بەڵێ هەمووی ئەبێ خۆی تەرکیزێکە بەعزێکی لەوانەیە ئەگەری بەس حەزمان نەکرد. دکتۆر ئاسۆ فەرێدون پارێزگاری سلێمانی و مامۆستا نەجمەدین عەلی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لە سەردانیشی مەیدانیدا هەریەکە لە خوێندنگەی بەهرەداران لە گەڕەکی بەختیاری و ئامادەی هەڵکەوتی کوڕانی بەسەر کردەوە کە لە ئێستادا نۆژەن دەکرێنەوە. پاشان هەریەکە لە پڕۆژەی دروستکردنی خوێندنگەیەکی 27 پۆلی لە کۆمەڵگەی کورستی و خوێندنگەیەک لە گەڕەکی شێخ عەباس و خوێندنگای 18 پۆلی لە گەڕەکی قەندیل و دروستکردنی کۆمەڵگەیەکی پەروەردەیی هاوچەرخ کە لە باخچەی ساوایان و بنەڕەتی و ئامادەیی پێکدێت بەسەر کردەوە کە بەشێک لەو پڕۆژانە لە تەواوبووندایە. لەو سەردانەدا پارێزگاری سلێمانی بڕیاریدا ئەو خوێندنگەیانەی کە کارکردن تیایاندا کەمی ماوە لە ماوەی 15 ڕۆژدا تەواو بکرێت و بەڵێنیدا بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکان لەگەڵ بەڵێندەرانی پرۆژەکان کۆ ببێتەوە. پاشان پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری گشتی بەشداریان کرد لە فیستیڤاڵی کردنەوەی ئامادەی ڕۆژی کچان و خوێندنگای سەرشەقامی تێکەڵاو و خوێندنگای دەرسیمی بنەڕەتی. لە سەرجەم خوێندنگاکان چەندین چالاکی هونەری و سرودی نیشتیمانی لەلایەن خوێندکارانەوە پێشکەش کران و هەروەها پێشانگایەکی شێوەکاری لە خوێندنگەی سەرشەقامی تێکەڵاو کرایەوە کە سەرجەم چالاکیەکانی خوێندکاران و قوتابیان بووە جێگەی دەستخۆشی ئامادەبوون. زیارە ئەمڕۆ بە یاوەری برادران لە لەمانی ئەنجومەنی پارێزگا و بەڕێز و خۆشەویستن بەڕێوەبەری گشتی پەروەردە مامۆستا نەجمەدین سەردانی چەند خوێندنگایەکمان کرد. مەبەستەکەش کردنەوەی چەند قوتابخانەیەک بوو کە قوتابخانەی دەرسیم و سەرشەقام و قوتابخانەی ڕۆژ لە بەشێکی تری سەردانەکەمانە بەسەرکردنەوەی ئەو قوتابخانانن کە لە دروستکردنان یان لە قۆناغی جاجای دروستکردنان کە هەندێک لەوانە گەشتونەتە سایانەوەتیش لە تەواوبوون. مەبەستمان لەوەژەوە بوو کە لە نزیکەوە بزانین ڕەوشی ئیشەکە و کارەکان چۆنە ڕۆن و لە پاشان لەگەڵ بەڕێز پڕێبەری گشتی و لژنەی پەروەردەی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبنەوەیان لەگەڵەکەین لەگەڵ بەرهەندەران ئەو شوێنانەی کە ئەو گرفت و کێشەیان هەیە یان سلفیان بۆ سەرف نەکراوە پشتیوانیانەکەین وەکو پارێزگای سلێمانی. دیارە ئەگەر بێت و ئەو بودجەی کە پێشتر ئەهات بۆ پارێزگا بودجەی ئیسسماری وەزارات و بودجەی پەرەپێدانی پارێزگای سلێمانی ئەگەر بێت و وەکو جاری جاران سەرف بکرێتەوە لە پاش تێپەڕبوونی ئەم قەیرانە داراییە هەمان ڕێچکەی پێشووتر و بە باشتریش هەوڵەدەین بۆ ناو شاری سلێمانی و بۆ پارێزگای سلێمانی بە شێوازی گشتی ینی دەوروبەری شارش و هەردوو ئیداری ڕاپەڕین و گەرمیان لە ئاستی ئەو خوێندنگانە کە دەیبینن یان ئەو خوێندنگانەیە کە کردمانەوە خوێندنگای وا هەبێت کە نمونەی بێت و شایستەی مناڵی چاوکەشی هەرێمی کوردستان و سلێمانی بن. ئەمڕۆ کۆمەڵی خوێندگامان بەسەرکردەوە بە ئامادەبوونی بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر ئاسۆ ئەندامانی ئەنجومەنی پارێزگا. هەندێک لە خوێندگانە لە تەواوبوون نانۆکراونەتەوە، هەندێکیشان لەوانێت لە چەند هەفتەی داهاتووە بکرێنەوە و هەندێکیشان بۆ ساڵی داهاتوو ساڵی داهاتووی خوێندن تەواو بن. ئەمانە هەمووی بینای 27 پۆلین و کۆمەڵگەیەکی پەروەردەیی گەورەشە هاوچەرخە کە باخچەی ساوایان و بنەڕەتی و ئامادەیشە. هەرێکە لەم بینای 27 پۆلیانە بێژگە لە 27 پۆلی خوێندن ژووری مختبەرات هۆڵ گۆڕەپان هەموو پێداویستەکانی تری بۆ دابین کراوە لەگەڵ بەشی ئیدارە. هەرێکە لەم خوێندگانە بەلایانی کەمەوە نزیکەی بۆ 1500 خوێندکار ئەتوانێت دەوامی تیا بکات و هەندێک لەمانش باخچەی ساوانی تیا ئەکرێتەوە و بۆ ئێستا لە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی 1400 خوێندگامان یەک دەوامە، 350 خوێندگامان دوو دەوامە، 100 خوێندگامان دەوامی 8 بۆ 2 و ساڵی ڕابردوو 33 خوێندگامان 3 دەوام بوو. ئێستا ماوەتە سەر 13 و 13ش هەندێک لەم خوێندنگایانە تەواوە بن و خوێندگاکانە نەگەڕن جێگەی خۆیان ئەوانش گرفتەکانیان چارەسەر بێت. بەپێی ئەم بارودۆخی کە ساڵونیەکە بەسەر هەرێمی کوردستان هاتووە وەک پەروەردە تا ڕادەیەکی باش کارەکان ڕۆیشتووە. ڕاستە گرفتمان بۆ دروستوەندێکیانە بۆیان مانگی 12 تاوە بەڵام ئێستا مانگی 4 بە بۆنی گرفتی داراییەوە تاوانە بۆ داوا لە بەڕێز پارێزگاری سلێمانیەکەین هەوڵ بن بۆی بتوانن بە زووترین کات تەواو بن و بۆ ساڵی داهاتوو خوێندنیتیا ئەنجام